گرتنی چالاکوان سەمیرە حەمەد ئەمین ڕوویڕەشی دەسەڵاتی دژەژن و خیانەتکارانەی دەسەڵاتی هەولێر ئاشکرا دەکات. سەمیرە حەمەد ئەمین ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانە و یەکێکە لە ژنە بوێرە بەغیرەت و سەربەرزەکانی دەشتی هەولێر هەموو تەمەنی پڕبووە لە تێکۆشان لە دژی ڕژێمی بەعسی فاشی و لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە هەتا ڕۆژی ئەمڕۆژ بێوچان لە تێکۆشاندا بووە بۆ بەڕەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و بۆ بەڕەنگاربوونەوەی هەموو هەڵوێستێکی نانەتەوەیی. بەڕێز سەمیرە حەمەد ئەمین وەک ژنێکی ئازادی خواست بەردەوام لە پێشەوەی چالاکیە جەماوەریەکاندا بووە لە دژی هەموو ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن خاوەن هەڵوێستی ڕادیکال بووە. بەردەوام لەگەڵ ئێش و ئازارەکانی ژناندا دەژی بە هەمان شێوە لە دژی هەموو هێرشی داگیرکەرانی کوردستان دوێرانە لەسەر شەقام بووە. وەک ژنێکی نەتەوەیی و خاوەن ئیرادەی ژنی ئازاد هیچ کاتێک بێدەنگ نەبووە. ئەم هەڵوێستانەی ئەم کەڵەژنە ترسی خستۆتە دڵی تەواوی هێزی دەسەڵاتدار بە تایبەتی پەدەکە، چونکە پەدەکە پارتیەکی دژەژن و دژە دیموکراتی و دژە نەتەوەییە. بۆیە ساڵانێکی زۆرە بە هەموو شێوەیەک هێرش دەکەنە سەر ئەم ژنە بە هێز و سەربەرزە و هەموو ڕێگە و ڕێبازێکی چەپەڵی دژمنکارانیان لەسەر ئەم ژنە چالاکوانە تاقی کردوتەوە و ئەنجامیان نەگرتووە. سەرانی پەدەکە بێچارەمان سەمیرە حەمەد ئەمین نە بە پارە نە پێدانی پۆست نە بە چاوسورکردنەوە نە بە هەڕەشە بە هیچ شێوەیەک نیانتوانیوە ئیرادەی بشکێنن. هەر بۆیە چەکدارانی پەدەکە ڕوڕەشانە بێ ئەوەی حیساب بۆ هیچ دابوونەریت و کللتورێکی سیاسی و یاسایی و کۆمەڵایەتی بکەن لە ڕۆژی 6/8/2020 هەڵدەکوتنە سەرماڵی چالاکوان سەمیرە حەمەد ئەمین بەبێ هەبوونی هیچ بەڵگەیەکی یاسایی ئەم ژنە چالاکوانە دەخەنە زیندانەوە. ئاشکرایە جگە لە سەمیرە حەمەد ئەمین ماوەیە کە ئەم دەسەڵاتە گەندەڵا بە هۆکاری ترس لە پێشکەوتنی ئیرادەی ئازادانەی خەڵکو و لە پێناوی پێکهێنانی ئەرکە نۆکەرایەتیەکانی دەستی بە ڕەشبگیری کردووە و چەندین چالاکوانی سیاسی و مەدەنی دەستگیر کردووە کە ژمارەیەکیان ئەندامی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستانن. ئەم هێرشانە ڕوویڕەشی دەسەڵاتی پەدەکە زیاتر ئاشکرا دەکات. هەر لە چوارچێوەی ڕەشبگیریەکاندا چالاکوانێک بە ناوی بەهار کە تەمەنی 30 ساڵە و کەسایەتیەکی سربەخۆ و بۆ ماوەیەکی کەم لە هەندێک چالاکی لە دژی توندوتیژی بەشداری لە چالاکیەکانی ژناندا کردووە و لە کاتی هێرش لەسەر ئافرین وەک کەسایەتیەکی سربەخۆ بەشداری لە گروپی ژنانی باشوور بۆ خاوەن دەرکەوتن لە ڕۆژئاوا کردووە. بەڵام پاش ئەم بەهۆی هەڕەشە و هێرشەکانی پەدەکەوە نەیتوانیوە بەردەوام لە چالاکی دابێت. ئاشکرایە ئەو گروپانەی چوونەتە ڕۆژئاوا نوێنەری ژنانی هەموو لایەنەکانن بەشدار بوون جگە لە نوێنەری ژنانی پەدەکە خەڵکی شاری هەولێر شاهدی ئەو ڕاستیانن لە ماوەی ڕابردوشدا چەندین ژنی چالاکوان لەلایەن پەدەکە ڕوبەڕووی زیندان و هەڕەشە و تۆمەتی نابەجێ کراونەتەوە. بە نمونەش ڕۆژنامەنووس نیاز عەبدوڵڵا چەندین ژنی چالاکی تر. وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان وێڕای شەرمەزارکردنی ئەو کارە هۆڤانانەی دەسەڵاتدارانی پەدەکە لە کاتێکدا ڕێکخراوەکەی ئێمە بە فەرمی مۆڵەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە پێدراوە. تەمەنێکی درێژە لە هەولێر و هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراق لە کار و چالاکی داین. تەواوی خەڵکی هەولێر شاهدی ئەو ڕاستیان کە ڕێکخراوەکەمان تاکە ڕێکخراوە لە پێشەنگایەتی سەمیرە حەمەد ئەمین چەندین چالاکوانی ترماندا و لە شاری هەولێردا تاکە ڕێکخراوین کە زۆرترین چالاکیمان بۆ خزمەتکردن بە مافەکانی ئەنجام داوە. بە تایبەتی لە دژی توندوتیژی و لەشفرۆشی و لە دژی کوشتنی ژنان و لە دژی دەستدرێژیکردنە سەر منداڵان و لە دژی داگیرکاری چالاکیمان ئەنجام داوە. ڕاستیەکی حاشا هەڵنەگرە ئەم هێرشە هۆڤانانەی دەسەڵاتی هەولێر تەواو لە خزمەتی داگیرکاران و هەڵوێستێکی نۆکەرایەتیە. ئامانجیانە یەک ژنی کارا و ئاکتیڤ نەبێنێت کە ڕووی ڕەشی دەسەڵاتی گەندەڵ و نادیموکرات ژنکوش ئاشکرا بکات. هەر بۆیە داوا دەکەین لە یەکەم ڕێکخراوەکانی ژنان و کەسایەتی چالاکوان و دیموکرات خوازان کە بە زۆترین کات هەڵوێستی خۆیان پیشان بدەن و بێدەنگیەکانیان بشکێنن. دوو داوا لە ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەت سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق وەک ژنێک بە زووترین کات سنوور بۆ ئەم هێرشەدا بنێت و پەرلەمان کۆ ببنەوە خاوەندارێتی لە ژنانی چالاکوان و کەسانی خاوەن هەڵوێست بکەن تەواوی جیراوان ئازاد بکەن. سێ داوا لە هەموو خەڵکی خاوەن هەڵوێست دەکەین کە زۆرترین فشار دروست بکەن لە پێناوی ئازادکردنی تەواوی جیراوانی سیاسی. چوار داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤی ئۆروپا دەکەین لە بەرامبەر ئەم تاوانانە بێدەنگ بێنە دەنگ. پێنج ئێمەش وەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نامێنین لە پێناوی ئازادی چالاکوان سەمیرە حەمەد ئەمین و تەواوی جیراوانی سیاسی و مەدەنیدا بەردەوام لە چالاکیدا دەبین و تەواوی
مەلەفی ڕەشی دەسەڵاتی گەندەڵی شاری هەولێر ئاشکرا دەکەین و بێوچان لە تێکۆشاندا دەبن بۆ ئازادی سەمیرە حەمەد ئەمین و هەموو جیراوانی سیاسی تا گەرنتیکردنی ئازادی هەموو ژنان و تەواوی کۆمەلگا بەردەوام لە تێکۆشاندا دەبین.